خۆشەویستان و ئازیزان ئەو کاتە و هەموو کاتێکتان باش بۆ بەرنامەی ئەو زارەمان هاتووین بۆ دەڤەری پشدەر لە دەڤەری پشدەریش دەچینە گوندە دڵگیرەکەی دارەشمانە. خۆشەویستان و ئازیزان لەگەڵمان دابن دەچین بۆ ناو گوند سروشتە جوانەکەی ناو گوند دیمەنە جوانەکەی ناو گوند بە ئێوەی ئازیز و خۆشەویست دەناسێنین. ماشي بارسي سرتام بخير به أري والله جا في أمان دودة باللادة وإيشو كار هي وردا ننا مالاتي بماتو مويرو نبدارا متكينوا تسيدك تسيشي ديك أخي بس قال والله جو داري ذا كينو داران وناو باخي بالله تبخي وكل جوانجا بوستانه بو برهم والله بو غوشتيا سندي راعقرن يعني والله دوري بوي هي توارد ماك سيمانك حتى بينس مانجي دروا دنا سياترنيا دريانا كان دريان كمك دريان دكينه درو على فيشان ددينه باشا اوصل تزياوز شوفوا ديك الصالاني بيشو مالات وابزام جرانترا مالات زور جرانترا اوصل فرق زور مالات لقل بار فرق زور اري والله اي تيانا دني والله على فيان ددينه بس علف بلا علف وكاو اوانا يعني قاوان تنبونا قرتيان نار بو خماندتينا در روسي ناخوش ناروات در دنا روسي كمك ودري دكين اش قرصنيا بخوا قرصه بلا قرصه صند قندك خوت مرتاحي والله زور صند بيليري والله لميش الليره هالليره بوم بلا جنيش هالليره قواصه بلا اري والله باشا زماني نقول ليره واستا تزياوز شبيني والله جا استا او هي گۆڕاوە سەردەمەکە زووتر باشتر بوو هێندە شت نەبوو بڵێ ئەو موبایلە و شتانە پێشکەوتووە ئێستا شت يعني ئێستا پێ خۆشتریان زاران پێ خۆشتر بوو وڵای جاران ئێستا خۆشتر بوو هێندێک شت پێشکەوتوترا دەنا جارانی شار خۆشتر بوو باشە ئەتوو ئەو دارانە طبعا داری وشکن بەڵێ ئەوە داری وشک بەکاردێنین بەڵێ دەبێ وشک بەکاردێنین وڵای بۆ سۆبەی بۆ تێشت لێنان و ئەوانە بۆ ئیشی ناو ماڵ يعني بو همو خواردنەکان بۆ هەموو خوانێک بۆ نانکردن بەڵێ تاموسێژی جیاواز بەڵێ جیاوازە بەڵێ سۆبەی داران بەڵێ سۆبەی دارانن هەیە بە نەفتێ نییە ناوەڵا کەمتر وەڵا کەم بحكم ئەوە لەسەر حدودی نزیک ئارە وەڵا وایە تا چەند مەترسی لەسەر ژیان و هەیە وڵی مەترسیەکە باشە تا ئێستا هیچ شتێک نەبوو لە منتیقەی مە دەست بێت دەبێ پیاو لە خۆ من نەبێ دایم مەترسی تەر هەیە لەسەر ئەوەی حدودی ئەو حدودە لەنگۆ نزیکە تا استفادەی بۆنگۆ هەیە بۆ وڵی ئیسوادەی هەیە بەڵێ ئیسوادەی لێ دەکەین ئیشی چ لێ ئەەکەن ئەنگۆ بە زۆر وڵی ئەو سارانەی لێرن بڵێ هەمووی ئیسوادەی لێ دەکەین هەمباڵی لێ دەکرێت ئیشی لێ دەکرێت لە گومرگەکەی خەڵکی سوودی لێ دەبینی گوندەکان بەفر تا چەند ئێرە ئەگریتەوە وڵا بەفر زۆر دەیگرێت هەموو ساڵە دەیگریت بەڵێ زۆر دەبارێت مویانتان زۆرینە بەهۆی بە حکمی ئەوەی بەرەوەڵا بەڵێ جا خۆشە ماڵ بە میوانیەوە خۆش ئەگە میوانت نییە ماڵ نی خۆشە میوان دایم بێت دایم دەچێ میوانمان دێت سەردانمان دەکەن دایم دێن خزم و کاس و کار زۆرە لە خۆی بەسیات بێ أو تموم
دانشە حاڵکۆ باشی سەلامەت یاخوا سەرچاوان پور دەوڵات بەڵێ ئەو خەریکی چی وەڵا خەریکی شت لێنانەین شت لێنانە چ ئازر کردیا وەڵا جا عیب نەبێەوە گۆشتی ماڵاتیمان وەسەر ناوە ئەوەش مریشکمان وەسەر ناوە بەڵێ بەڵێ ئەوەش ئاوی برنجەکەیە ئەوەش ئاوی برنجەکەی وەسەرمان ناوە زۆر چاکە زۆر چاکە دەوەرە دانیشە بزانم ئەو خواردنانەی ئێستا و خواردنی قەدیم چ جیاوازێکیان نەبینی وەڵا جا جیاوازیان زۆر هەیە زۆر ئەها بڵێن خواردنی قەدیم تەندروستە خاوێن بووە تەندروستە ئێستێ هەرچەند بڵێن دەشڵێن خاوێنە بەس تەندروست نییە هەموو شتی قەتووی وەڵا هەموو بەسەر چووە هەموو فاسی لە دەرخۆردی خەڵکی دەدەن دەرخۆردی ئەو میلەتێ دەدەن ساڵان کابرا مەڕی کوشتۆتەوە بزنی کوشتۆتەوە خواردوێتی ئێستا هەموو ڕۆژە مریشکی مەسلحە دەخوات ئەو دەمای حالەم زۆر ساختر و بەتواناتر بووە ئێستا هەروە دەکەی زەڵدەیە وا دەکەی نەخۆشیە و هەر سەیرە نەخۆشی وای سەر هەڵداوە لە کۆمەڵگا هەر سەیرە بەس بڵێن ساڵان ماشێ نەبووە و ترخێ نەبووە و گۆشتی حیوانی بووە و برنجی خۆڵاتی بووە عیب نەبێ زۆر تەندروست و باش بووە لەگەڵ ئەوەشدا عیب نەبێ دە و ڕۆنیان کردووە ئەو هەموو ڕۆنە قاپەڕۆنیان ئەوە دەکرد کە بە کەچکیان لەسەر دۆ ڕۆنەکەی ڕۆ دەکرد دەشیان خوات چ باسیش نەبوو ئێستش حالم ئاوە نەخۆشە و عیب نەبێ قەدیم هەست ناکەی زوڵەت زیاتر بوو هەنجین بەرێوەڵا چۆن بەرێوەڵا بە تەکتیت عیب نەبێ ساڵان کابرا دەچوو بۆ دارێ بۆ گەڵی دێنایەوە حیوانشتی هەبوو جێ وشت عیب نەبێ جێ و بانشتی دەماڵ دەچۆنێ و زرعاتی دەهاتەوە هەر بە پێیان ئێستا هەمووی هەر سارێ بە سارەش دەڕوا کابرا بۆ نێو زرعاتی دەچی بە سارێ ئەو خواردنی داران و خواردنی غازی تامو چێژیان جیاوازتر بەڵێ چۆن جیاوازی نییە کاکە بەرێ وەڵا زۆر جیاوە ئێستا هیوا هەیە دەڵێ ئێمە میوانمان دێن دەڵێت خوا باگریمان شتی بۆ لێنین بە غازیمان بۆ لێمەنێن دەناغازیشمانەیە تامی خۆشترە ئێستام لە ماڵی خۆشم عیب نەبێ بۆ خۆشمانە گەشتی قورس لێ دەنین بە زۆری بە ئاگری لێ دەنین بەڵێ هەر لێرە بووی بەڵێ باشە خواردنی ئێستا وەرە وەسفەشی جوانت کرد دەست و چاوت خۆشبی ئەو خواردنانەی ئێستا بۆ نمونە ئەو برنجەی ئێستا دەگە برنجی قەدیم چ جیاوازێکی زۆری فەرقەیە زۆر ئێستێ عیب نەبێ ئیباحیش بەتامترە لەهوەی زۆر بەتامترە چونکە ئیباحیە عیب نەبێت چەڵتوشی لەگەڵەوەک ئیخۆ ماڵیە بەس ئەوە هیچ دەنکە چەڵتوشێکی لێ نابینیەوە هەم فەردە برنجان دەکری یەک دەنکیشی چەڵتوک لێ نابینیەوە چۆن تا دروست نییە کاکە هەموو ڕەنگاتی لە نیشتاستەی خۆ دیارەگە مەحمەل شتەکان نیشان دەدا دیارەگە دروستی دەکەن زۆر چاکە هەموو خواردنەکان و بەدارینە ئینگۆ زائید بۆ سۆبەی داران و بۆ نانکردنێش باڵێ بۆ نانکردنێش عیب نەبێ بە تەندوری هەمووی بەداران دەکەی نەمە بۆ خۆمان نانیش هەر بەداران دەکەم باشە جیاوازی ژنی ئێستا و ژنی قەدیم کامەیان ماندیترن وەڵڵی قەدیم زۆر ماندوو بوون زۆر ماندوو بوون جارژنی ئێستا هەموو شتێک کارەبایە هەموو شتێک کوژ نی ئێستا ماندووە کاکە زاڵای کەیفی خوانە پێیان خۆش بێ پێیان ناخۆش بێ وەڵڵی ژنی قەدیم عیب نەبێ دوول لە ڕوو جەماعەتێ هەڵدەستا منداڵی خایان دەکردەوە دوول لە ڕوویەوە عیب نەبێ حەفازە و شت نەبوو دەمەدێ و پەڕۆپاڵی دنیا شت بایەستێ کووە کابرا حەفازە هەیە عیب نەبێ دوول لە ڕوو جەماعەتێ بە حەفازە و دەلانشێ دەنێت هەموو شتێک کارەبایە جلکە کارەبایە وڵاتە کارەبایە ئەمە ساڵان دەو بەشانیشن ئەو بربالە لە کاینی و ئاوانڕە باشە لێرە چووە کە دەمگۆ لێرە لە موندی خۆ کاسپی و چگویش وەڵی ساڵان عیب نەبێت توتن دەکرا و تەماتێ دەکەین و ئێستا توتن ناکرێت تەماتێ دەکەین و خەیارێ دەکەین ترۆزی بێستانی دەکەین عیب نەبێ و باغان زیرمان هەیە و هەنارن هەن و لەخوای بە زیاد بێ هەموو شتێکی خۆن هەیە لەخوای بە زیاد بێت ماڵاتیش بەخێو دەکەین عیب نەبێت جەڵە بە جوانەکان هەیە ئێستێ ساڵان مانگان هەبوون بەس ئێستێ مانگام نەماون وەڵا زیاتر چ لێرە بەخێوکرێ ئێستێ وەڵا عیب نەبێ جەڵ بە جوانەگای لێن بە زۆری بەڵێ دەستەکەت خۆش بی هیچ کات ئەزیەت نادەم بە تۆزێک لە پرسیاری ئەوەی لادەینی خواردنی باس و خواستەشی جوانت کرد دەست و چاوت خۆش بی قەدیمانەگەەوە بیرت بێت توشەوانەی ئەو تەمەنەت نەبی بەس کە بۆتە ژێڕنەوە ژن گواستنەوە لە کوبوو لێرە لە گوندەکەین گۆ ژن گواستنەوە شێوازەکە وەڵی جا بەبیری من نایە بەس دەجێڕنەوە داکموان دەڵێن عیب نەوێ لە شوێنی دوور ڕاهات بێ بە وەڵاخیات و سێ ڕۆژان هەر عیب نەبێ دەهۆڵ و زوڕنا کوتاویانە و تەپڵیان کوتاوە و لێروکانە و سێ ڕۆژان دەڵێن شایی بووە بەس بەبیری من نایە عیب نەبێ مامی من ئەگە ژنیان هێناونجا عیب نەبێ دوامۆژنم بە یەک ڕۆژی هاتوون دەیگو سێ ڕۆژان ئەو گوندان هەموو بان کردوون بێشیر و عیب نەبێ شڵەمرە و
دارەشمانە و ژیرەوکانی لان و دێگە و هەمویان بان کردوون لێروکانە بوون بەس بەبیری من نییە ئەگە ئامۆژنم هاتوون دو ئامۆژنم ئاوە هاتوون عیب نەبێ باڵێ بەس هەر ئاوە عیب نەبێ بەژم بەژنە نەبووە ئیوان هەر ئاوە خواستویان و هێناویانن بە گەورە بەچووکە بووە خۆش بێ ئاخوا سەلامەت بی بەس بەبیری من نییە ئەوانە بەبیری من نایەت بەڵێ مەرێوڵاستێ ماڵێ ما عیب نەبێ مام و ئامۆژنم سێ شەو سێ ڕۆژان دەیگوت حالەمیان بان کردووە تەپڵیشتیان کوتاوە دەی و سێ ڕۆژان شایی بووە خۆش بێ سەلامەت بی نانا بەعکسەوە بەخێر بێن سەر چاوانم گەورە کردین هەچ کەناڵێکی دێ هەچ ڕاگەیانێکی دێ بەخێر بێ سەر چاوم فەرقی جیاوازی نییە بەخێر بێن سەر چاوانم مامەشێرە بە خێر بێ بۆ سەر مەزاری نەمران سڵاوێک بۆ گۆڕی پاکی بێرین هەر بە کوردی زۆر سپاس بە خێر بێ زۆر خۆشحاڵ بووین ئەوڕۆ کە بەشدار بووین لە ناو گوندی و چەندین دیمەنی جوان و زۆر زۆر هاوکارمان بووی وێ ڕای دەستخۆشیمان زۆر سپاس دەکەین ئەوڕۆ زۆرمان ماندوو کردی جەنابی موختاری بەخێر بێن سەر و سەرچاوم خۆشحاڵتان کردین بۆ ڕەسەنایەتی بە دوای مێژووەن سپاسان دەکەم ئێوە باسەرتا لەوە دەست پێ بکەین بزانین دارشمانە ناوی دارشمانی لە چیوە هاتێ دیارە دارشمانە با بڵێین ئەو ناوە نەگۆڕە ئێمە ناتوانین بڵێین لەسەر دەمە مێژوویەکان لەبەرەوەی ڕەسەنایەتی هەیە گۆڕانکاری بەسەردا نەهاتووە دارشمانە لە سەردەمی ئەوەی کە سێ کوچکەی بابان بۆ دروستکردنەوە و داڕشتنەوەی بنچینێ ئۆزمانە شیرینەی کە ئێمە قسەی پێ دەکەین لە سەردەمی ئەمین زەکی بەک ئەو گۆڕانکارینی کە بەسەردا هاتووە دیارە دارە شمانە دارە شمانە یعنی وەک چۆن دەڵی دارەکانی ئێوە دارەکانی ئێمە ئەو لە ڕووی بە فەرەنگەوە دێ کە ئێمە حشقی سروشت بووین فەرەنگمان بووین دیارە دارە شمانە چۆن ئێستا لە وشەی فارسیدا کە دیارە فارسەکانەوە و نەتیجەی کوردەکانن دەڵێن شما شماینە ینی ئێمە ینی دارەکانی ئێوە جیاوازی دارەشمانەی کە تۆ لە دەربەندەوە داخیل بی دەتوانی سیرێکی ئەو بنارەی بکەی لەکوێ داری زۆرت بینی ئێمە عشقی دار و درەختین حشقیش سروشتین ئەوە دارەشمانەی خۆتانە ئەوە دارەشمانەیە ناوی دارەشمانە لەوە هاتووە بەخێر بێن زۆر سپاس دارەشمانە لە چەند ماڵ پێ کاتیە دارەشمانە دیارە هاوی نوزستان فەرق دەکات هاوینان 52 بۆ 54 ماڵین زستانانیش دەبینەوە 42 بۆ 44 ماڵ دیارە ئیشوکاری خەڵکی گوند کشت و کاڵە ئاژەڵداریە و هەندێک لە گەنجانی خۆشەویستمان داهێنەرایەتیان هەیە بە دوادا چوونیان کردو بۆ ئەوەی مەقلعی بەردمان هەبێ سەنگی بەردمان هەبێ و کشت و کاڵی با بڵێین و لە مەرز ئیش دەکەن و هەندێک مامۆستایە دکتۆرە ئەو جۆرەشتانە هەیە بەڵێ دەور و پشتی گوندەکانی ئێمە دیارە لە باکوورەوە ئەوە بێکڵۆیە با بڵێین لە باکووری ڕۆژهەڵات ئەوە جیرەیە با بڵێین وە سوێنەیە دەی بۆ کانیلان شڵەمرە بێشیر دێەوە بۆ لای دێگا ئەو جار دەتوانین بڵێین باشووری ڕۆژئاوا دێینەوە بەرە و هوڕێوە و با بڵێین دێینەوە بەرە و ئاڵاوێ و دۆڵەتزێ و دەتوانین بڵێین لە باکووری ڕۆژئاوا هەڵشۆیە بەڵام هەڵشۆ خۆشبەختان ئێستا کراوە بە نەحیا بە بڕیارێکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆیە دەتوانین بڵێین لە تەنیشتمانەوە هەڵشۆیە خۆشەویستیمان هەیە
چاتە خوازی لەگەر زیرانەکانتان تا چەند تەنسیقاتان لەگەر زیرانەکانتان باشە و گوندانی دەوری پشتە. بەڵێ دیارە ئێمە جیاوازیمان نییە ئەوە دەگەڕێتەوە سەر خودی تێکەڵاوبوون و کەسەکان خۆی هەند چ بڕیاردن و چ بڕیار نادەن دیارە تێکەڵاوی زۆر ئێمە جیاوازیمان نییە وەکو ئەو دەوروبەرەی خۆمان فەرەنگی بابانیەکان لەوە زیاترە ئێستا بۆ نمونە دایە گەورەی ئێمە پێی دەگوترێت کەیغانی فەرەنگ کە لە رووسیایەوە هاتۆ کچی ڕووسی قەیسەر بووە ناوی ئەسڵی کاترینا بووە بەڵام لێرە کراوە بە کەیغان چکە ئەو ناوە تۆزێک زەحمەتە لێرە دیارە لەوەی پێیان گوتۆ کەیغانی فەرەنگ یعنی ئازبەرزی ینی چۆن دەڵی تێگەیشتن و ڕۆشنفکری بۆیە ئەوەی پێگوتراوە نەک کەیغانی فەڕەنس دیارە لەبەر شێوە ڕۆشنفکری و زانینی و خوێندەوارەکەی پێیان گوتۆ کەیغانی فەرەنگ دیالە ئەو شەشلەوەیەوە هاتووە بۆیە خەڵکی دارەشمانێ ئاس و فەرەنگ و ڕۆشنی لەوەی زیاترە ئێمە جیاوازیمان نییە لە دەوروبەری خۆماندا هەموو بەیەک چاوە هەمومان خەڵکی یەک منتیقین و یەک دەفەرین. زۆر باشە پرۆژەی خزمەت گوزاریەکان ستان بۆ کراوە ستان بۆ نەکراوە دیارە لە دوای ڕاپەڕین کە ئەو وڵاتە کاول بووە وێران بووە دەتوانین بڵین شتێکی ئەوتۆی بۆ نەکراوە بەڵام بێویژدانیە بڵین هیچ نەکراوە بەڵام خەڵکی گوند بەو چالاکی و مۆراڵەی کوردانەی کە هیانە ئەو زاتە بۆی بەجێهێشتوین وڵات و ئاخی خۆمان خۆش دەوێ ئەژداد و ئابادی خۆمان خۆش دەوێ بۆیە ئەوەی هەمانە ڕوئی خۆمان بەفیدا دەکەین و بتوانین جوانتر خزمەتکەین و وڵاتەکەمان ئابادکەینەوە بە خۆشەویستی بەوەی کە لە توانەماندایە بەو گروتینەی هەمانە سەرچاوی ئاویەکان و لە شوتان بۆ دێ ئاوی خواردنەوە لەکوێتان بۆ دێ دیارە ئێمە دوو سەرچاومان هەیە سەرچاوی ماڵانمان هەیە سەرچاوی دۆڵیتوانمان هەیە ئاومان زۆرە ئاوی ژێرزەویمان زۆرە کانیاومان زۆرە دیارە ئەوە خەڵکی گوند پێی هەستاوە لەو دوایەنەشدا خەزانێکی ئاوی زۆر جوانمان دروست کردووە وەکو خەڵکی گوند و فکرە و ئایدیەشی لەدایک بووە وەکو ئەوی چۆن تەقسیمی ئاوەکەمان کردووە هەر ماڵە و بە دوو ڕوبع ئاوی دەدەینێ ینی خوا نەخواسە ئاور بکەوێتەوە پێویست ناکە ئەتفا لە قەڵات جێوە بێ ئێمە دەتوانین بەلوعەکانی ماڵی تر بگرینەوە تەوژمی ئاوەکەی کە 2 ئینچیان 4 ئینچ بە بەردەوامی لەسەر خەزانی ئاوەکەیە بەکاری بینین بۆ ماڵی دەوروبەر و ئاگرەکەی پێ کۆنتڕۆڵکەین بنکەی تەندروستیمان هەیە دیارە هەتا نۆی بنەڕەتی لێیە قوتابخانەشمان هەیە بەڵێ کە تەواو بوون دەبێ بەرەو قەڵات جێ بڕۆن بەڵێ وەک خۆی پێ خۆشەوەستەتی ئەو مامەستا بەڕێز دەکەیت کە بەڕاستی کەسایەتیەکی بەناوبانگ لە بابانیەکان بەڵێ دیارە فەقێ ئەحمەدی دارەشمانەی وەکو جەنابەت گوتت ئەو کەڵە پیاوە ئەوە چۆن دەڵێ لە کوردیدا شتێکمان هەیە دەڵێ کەم بژی و کەڵ بژێ ئێمە کە سەیری کێلەکەی بکەین لە ساڵی 1610 لەدایک بووە ساڵی 1660 کۆچی کردووە 50 ساڵ ژیاوە یعنی لە تەمەنێکدا بووە کە پاڵەوانێتی هێشتا لە دەست نەداوە یعنی ئەوە نەبووە با بڵێ زەلیل بوویان هین بووە هێشتا لەسەر حاڵ بووە ئەمە باس لە مێژووی 300 ساڵ لەمەوە بەردەکەین دیارە مێژووی کورد تۆزێک زەحمەتە لەبەرەوەی فایل و ئەرشیفمان لەدەستداوە دیارەوە هەر پاڵەوانێکی ناوچەی پشدەرنە بە کورد و کوردستان بوو وەکو گوتم لە ئیلام و لە کرماشان و هەتا دێتەوە ناوچەی سابلاغ و مکوریان و پاشاکۆرەی ڕەواندز و دێتەوە خوارووی هەولێر و کەرکووک و هەتا دەستەوە ئیلام و قەسری شیرن وەکو ئیمپراتۆریەتی بابان بووە ئەوە بۆ هەر با بڵێین هینی مێژووی فەقێ ئەحمەدی دارەشمان لە پۆلیسەی بنەڕەتی مێژوویە و ناوی هەیە و دەبێت نەوەکانمان ئێستا بیخوێنن سوپاسان دەکەم زەحمەتتان کێشە هاتن بۆ دارەشمانەی سوپاسی ڕەسەنایەتی ئێوە دەکەم هاتوون ڕووماڵکردنی و بە دوواداچوون بۆ کۆمەڵێک گرەیڤ و قبری کەسێکی ئاوا دەکەن شایەنی ڕێزوسپاسن ئەوە دەلالە لە زیندووبوونی کۆمەڵانی خەڵکی کوردستان و کەناڵە خۆشەویستەکەی ئێوە دەکا کە هاتوون بە ئێرە سوپاسان دەکەم دیارە ئێمە دەڵێن ئێرە کوردستانێکی بچووکە دارەشمانە بەوەش جیا دەکرێتەوە وەکو دڵی بناری کۆسرەت و بیتوێن و پشدەر و سابلاغ و بۆکان و مەهاباتە دەتوانین ئەوە بڵێین یعنی دارەشمانە دەتوانی بڵێ ئاسوودەتری لە ناو ڕوعی کورد و کوردستاندای لە ناو چەپچێکدای کە ئیمپراتۆریەتی بابان پێنجەمین بنەماڵی بابان لەدایک بۆ دووبارە بەخێر بێن و خۆشحاڵتان کردین و زۆر سوپاس. Going
خۆشەویستان و ئازیزان هەر لە ناو گوندی دارەشمانە بەردەوام دەبین و لە ناو ئەو کەشە جوانەی ئەو سروشتە جوانەی دەچین بۆ لای مامجونێت باسی مامجونێت دەشیان بۆ مەکرد کەسایەتێکی دیارە جا بەو سەرمایی گوتی ئەوڕۆ شعرێکم داناوە ئەمەش دەچین گفتوگویەکی تایبەتی لەگەڵەکەین و لەگەڵماندا بن مامجونێت سەلام عەلەیکوم شعرەکە تەواو بوو والله تاوب والله حالت فانا باش قربان دانش شنو خد دانشه يا الله ما بجني الباشي يا اخويا بشي زور سپاس دەکەم كشو هواي او رود بيكوا والله شکر بۆ خوای بەفر باری وایدی هەم ئەمە لە بۆ خەڵکی جەوەکەی خۆشە وڵا ساردە تۆزی ئاراڵا ساردە بەڵێ ئاراڵا خەڵکی یێرم خەڵکی دارەشمانم لە ئەسڵدا بەس بەهەر بە منداڵی لە قەڵازەی خوێندوم یعنی لە ساڵانی با بڵێن شاستەکانەوە تقریبن ئیدی ئەو نەچووە شاری نەچوومەوە وڵا حەزو ئارەزوەکەم تیاتر لە لادەیەیدی ئەوەی ڕاستی بێ چونکە ئەوەندە تامەزرۆی لادەیەکەمم حەزم لێ نییە بە سەعات بە دەقا بەجێ بێڵم خۆشم لادەکان ئاوادان بن لادەکان بەڕاستی یعنی سمبولی هەموو کوردستانە ڕاستی جوانیەکە کەمابی احترامەکە کەمابی ڕێزەکە کەمابی لە لادەکان ئەمە بەڵێ ڕاست دەکەی ئەجا لەو کەش و هەوایە ساردەی بەڵێ دیارە زۆر عەزت لە سروشتە ئەتوو بەڵێ دایم هەموو شتەشیش دەبی عەزت بۆی هەبی بۆ یا و عەز و ئارەزوت شعر بووە هۆکارەکەی چی بووە هۆکارەکەی وەڵی وەختی خۆی چۆن دەڵێ شتەکان هەمووی نیشتیمانین ئەوەندە شەقی بەسم دیوە مەبەستم ئەوە نییە نیە من کە دەڵێم شەقی بەسم دیوە وێم کەوت بێ بەڵام کە وەبراکانم کەوتەوە دەزانم وەم نیش کەوتووە یعنی هەر لە منداڵیەوە لەوانەیە ئەو چین و توێژەی ئێستا ئەوەندان بەلاوە میم نەبێ ینی بەس گیان تێر بێ مەراقیان ئەوە نەبێ ینی داهاتویان چۆن دەبێت چۆن نابێ ئیدی بۆیە دەڵێم جا من نیشتیمان وای وابەستە کردوم بەخۆیەوە ناتوانم لێی دوور کەومەوە بەڵێ هەر کەسێک خاک و نیشتیمانی خۆی خۆش ئیمانیشی نییە ڕاستەوە بەڵێ بەڵێ ئەجا ئیشەڵڵا خوای گەورە خاک و نیشتیمان و کوردستانمان بۆ پارێزی خوای گەورە دەرگای بەخێر و بەڕەحمەت لە هەموو لایەکی بکاتەوە ئیشەڵڵا دوای هەموو ناخۆشیانیش خۆشی دێ حتمەن دوای هەموو شعرەکەی بکەین ئەتوو تەمەنێک تا هەیە تەمەنێک بەڵێ قەدیمان لێرە ژیانی قەدیمان لێرە تۆزەک یعنی گوندی و ئیشاری فەرقی زۆر هەبوو قەدیم و ئێستا جیاوازی هەبوو زاران ئەلعانەگەر شتەشی هەرەگری بە موبایل هەرەگری بەڵێ بۆ مێژوو هەرەگری بە هاردی هەرەگری خەزینەکەی لە هاردی بەس زاران مفەکەرە هەبوو بەڵێ مفەکەرە کانەگوت ڕۆژنامە تقریبان وەکو ئەوەی وابوو تا چەند مفەکەرەت هەبوو بەکارتینێ وەڵی بەکارم هێناوە بەڵام چۆن دەڵێ ئەمن بێجگە لەوەش دەفتەری کەم هەبوو یادەوەریەکان لێ دەنووسی ئێستا ناخۆشترین ڕۆژی ڕەشی ژیانم 24 هەفتاچوار بوو کە لە قەڵازێ درا من لە پۆلی پێنجی ابتیدایی و ئەوانە بووم لە ینی نزیک ناپاڵمەکان چاوم لێ بوو کە تارەکان ناپاڵمەکانیان پرەداە خوارێ ینی بەڕاستی کارەسات بوو بۆ من ئێستاش لا ئەزال کە گوێم لە دەنگی تارەی دەبێت بەدەست خۆم نیانی ڕادەسڵەکەم مەرجی نەپترسێم بەس ڕادەسڵەکەم بەدەست خۆم نیە جا ئەگەر هەر بەسەریشم داوێت ئەوەندە ئیشەڵڵا باچ شارەکەی بۆ بخوێنمەوە مادامۆ بەڵێ دەڵێ بڕیارێکە من داومە بۆ ئەو کوردستانەی خاوەن و دەشت و خاوەنی دەشت و شاخ و دۆڵ و کاومە هەرچەند بڵێم لە شوێ و بۆ کوێ هێشتا بەلە ئەمەوە کەمە هەر ماومە لە ڕۆژاوا و بۆ ڕۆژهەڵات بۆ باکوور و بۆ باشوور هەمووی هەرجێگەی ڕاومە ڕاوی خائین و خۆفرۆشن خوێنمژ و دوژمنی کورد لە هەر شوێنێ ئەمە بڕیارە بۆ هەر کوردێ لە هەر شوێنێ ئەمە بڕیارە داومە نەبوو کەسێکی ئاسایی ئەمە بۆ هەر سەرکردەیەکی بیرخاومە کە نەگرن قەدری خوێنی شەهید و بریندار ئەمەی من لەبەر چاومە وەک ڕێوی دەکەونە ئەو تەڵەی گیراوی شەدا و داومە لە بچووکەوە بۆ گەورە لە دەست دەدەن هەمووی ئەوەی ئێمە بەدەستن هێناوە لە هەر شوێنێ کە بەرهەمی فرمێسکی خوێنی چاومە ئەوە کۆتاییەکەی بوو نازانم تاسەن لێ رازی بەڵێ هەموو بینەرانەبی و خوای گەورە نمونەت زۆر کا و گوندەکە و هەر ئاوادان بیت
خانێ پێم گوت ئاوێزانی بم بەڵکو قەدرم بێزانێ السلام عليكم. السلام ورحمة الله وبركاته. بخير بن سرساوة. ساوك بخير بن يا أخوة. تاسن لقول دكي خوت مرتاحي. والله أشكر بأخوي زور مرتاحين. أخوي بزيادة به. بحكم يوي إيرا شوستانية وصار حدودي شا زستانة كي لواني سخت بي بس وبي دار النبي وضعك هيورنا بيته. بدلني أيوة. أدي صار قالي سير روجانة بس هو صار قالي ليلا. والله أورو طبعا بفرو باران بو لو تشاي خومن كان جاي برد معنا يا كار جاي برد بوي وصار قالم والله. بله. تاتسند لو كارجة بردي خلشي جندك استفادة لي كاو تسنكري كارشتان هنا. والله وكو استفادة خلشي جندكي نات ويشيل النكد ولا بروي شعر زايشي أو توانيا بيشتر تركو فارس كان يشيان ذكر بلا مسا بخوم خدي خوم ويشي دكم ودكري كاريش معه. بله. أو فكرة لتشيوا قلالة كردي أو فكرة شون بوحة. أو فكرة تقريبا عفتيق لقال تركو بابلين فارس كان بوم فكرة كم ليور قرتنو بخوم دستم بيشكي كرت استازور اعتيادي بخوم براوي دبا. دەکرێت پێناسەشی ئەو کارگەیم بۆ بکەی سەرەتایەکەی کۆ چۆنی دەردێن و چۆنی بەکاردین و بە شوێ فرۆشن و بەڵێ ئەوە چۆن ئەو بەردەی دەردێنین سەرەتا لەسەرەوە تەبعاً بە ڕاستفۆرتی پێ دەڵێن دڕێلە کونی دەکەی ئەوجا لە خوارەوە ئەو کونە دەبێ و کونێ بگرێتەوە کە 9 سامتینە چۆن دەینگێوی ئەوەش تەکنیکی خۆیە تەبعاً و دەرێنانەکەشی تەبعاً بە ئەڵماس دەیبڕین ئێمە سیمبڕی پێ دەڵێن قەدقەدی دەکەین و پاکەتێکی لە ناو درزەکەی دەخەین و ئەو زە تۆزێک کەلێک ترازە بە مەکانی گەورە دەیڕوخێنین و بۆ فرۆشتنەکەش کارگەی بەردی مەڕمەڕ بۆ خۆیان دێن پێشنیار دەکەن و ئێمەش خزمەتیان دەکەین و دەیاندێنێ زۆر چاکە ئینگۆ قال بە قالبی گەورەیە ئەینێرنە مەعمەلی لەوێ ئەیکەنە مەڕمەڕی گچکەکان بەڵێ بە دڵنیاییەوە ئێستا شکر بەخوای لە کوردستانی خۆشمان مەعمەلی گەورە پەیدا بووە هەتا دەتوانێت تابلۆی ببڕێ یعنی کە 3 مەتر بێ درێژیەکەی وەپانیەکەشی 2 مەتر بێ 2 ئەفتا بێ هەرچەندێکی بێ دەتوانێت بیبڕێ بە یەک جار 80 تابلۆی ببڕێ یعنی 80 ئەو بەردەیە کە تۆ 3 مەتر بە 2 مەتر داناوە بە تابلۆیەکی زۆر جوان ینی بێڕەخسێنێ با بڵێن دروستی بکە باشە ئەو کارگانە تا چەند کاریگەریەبی بۆ کوردستان بۆ سەرچاوە داراییەکان تا چەند ئیسیفادەیەبی حکوومەت پاڵپشتیتان بکە ئیسیفادەیەکی زۆری دەبێەوە هیوادارم حکوومەتیش پاڵپشتی ئەو کەسانە بکە کە کارگەی کانی بەردیان هەیە لە هەموو ڕۆکانەوە و پەرە بۆی بدا هەر هاوردە نەکە هەناردەش بکە ئێمە ببین بە هەناردەکار بە دڵنیایی بەڵێ هەر ئێستا لە گوندەکەی خۆمان لە دارشمانە چەندان بەردی ڕەنگاو ڕەنگمانەیە هەر بەردی ڕەساسی مەرمەڕمانەیە سووری ڕەساسی مەرمەڕمانەیە سپی بەفریمانەیە سپی خاڵدارمانەیە یعنی ئەوە هەموو لە گوندەکەی خۆماندا هەیە لە قەڵاتزێ جیاوازی سعریان هەیە وەکو بەردەکان ڕەنجیان گۆڕاوە جیاوازیان بەڵێ سوورەکە لە لای خۆمان با بڵێن تۆزێک ڕاخترا ناتوانەوەندە بەکاری بێنن مەحمەلەکان دەنا بۆ وڵاتانی دەرەوە هیوادارم حکوومەت یێرم بیر لەوەی بکاتەوە کە ئەو بەردە بنێردرێ بۆ دەرەوە بۆی ئەمە ئیسفادە لێ بکەین بەڵێ لە بەردەکانیش فەرق دەکات سپی لە هەمویان بەقیمەترە بەڵێ دەستەکە خۆش بی بەخێر بێن ڕزق و بدە ئینشاءالله زۆر سپاس قالبتان ساغ بی دەستی ماندوو لەسەر ژیکێ بە دڵنیایی زۆر سپاس بەخێر مامۆستا بەخێر بێن زۆر سپاس یاخوا بەخێر بێن سەرچاو
هاتم لای من دواوی کلمد گولی سیلاوی هاتم لای من دواوی کلمد سیوی سیلاوی سیابری من حرام ببسوتم لالباری داوی دورو آوی زاند بن دنیا بابی تو ناوی دوروا آوي زاني بمهرت وقدر مدازاني خۆشەویستان و ئازیزان هەتا لە ناو ئەو کەش و هەوای بین و لە ناو ئەو خزم و دۆستانە بین دڵنیابن لەوەی بێزار نابین. لێرەوە دەڵێم زۆر سپاس بۆ جەنابی موختار، زۆر سپاس بۆ کەسوکاریان بۆ خزمیان بەڕاستی ئەوڕۆ خواردنەشی باشیان ئامادەکرد بوو، هاوکارێکی باشمان بوون. لێرەوە دەڵێم نمونەیان زۆربی. ئازیزان و خۆشەویستان، بەرنامەی ئەو جارەشمان لە دەڤەری پشدەر و لە گوندی دارەشمانە کۆتایی هات. تا بەرنامەیەکی تر و شوێنێکی تر بەخوای گەورەتان دەسپێرم. خواتان لەگەڵ. شوكالي والله لا برد الواني